مژدە و بڕیارەکانی حکوومەت لە نێوان ڕاستی و هەڵخەڵەتان. ئامادەکردنی عەباس محەممەد لە چەند ڕۆژی ڕابردووەوە دەڵێن مژدەمان پێیە کەچی دەرچوو چەند بڕیارێکی کۆنیان هێناوە و زیاد و کەمیان تیادا کردیوە و بە خەڵکی دەفرۆشنەوە. لێرە دیارترینیان دەخەینە ڕوو. یەکەم، بڕیاری دابەشکردنی مووچەی مانگی دوو. ئەو پارەی بڕیارە دابەش بکرێ هەمان پارەیە کە نزیکەی 20 ڕۆژە بەغدا نردوویەتی، هیچی ئیزافە نەهاتیتە سەرێ، کەوایە بۆچی دابەشتان نەدەکرد و دەستان بەسەر داگرت بوو. مژدەی ناردنی بندیوارەکانیان پێدان و ئێوەش ئەمڕۆ مژدانەی دابەشکردنی مووچە دەدەن. دووەم، بڕیاری دابەشکردنی زەوی لە 25 چواری 2016 لە بەرنمەیەکی لەگەڵ ڕووداودا نەورۆز مەولودی وەزیری شارەوانی کابینەی ڕابردوو باسی ئامادەکاری دابەشکاری زەوی دەکات. پاشان لە سەرەتای 2017 لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی داگوتی هەموو شتێ تەواو بووە و چاوەڕوانی بڕیاری ئەنجومەنی وەزیرانە و 296,392 کەس لەو بەروارەی سەرەوە فۆرمیان بۆ زەوی وەرگرتن پڕ کردوتەوە. لەو ژمارەیە 55,000 کەسیان کرێنشینن. سیرکەن دووبارە هاتوون ئەو قەوانە لۆ خەڵک لێ دەدەنەوە. وەڵڵا زەویتان بەسەر دابەش دەکەین. باشە ئەگەر ڕاستیش بێ ئایا هیچ زەویەک ماوە لەو شارەتا دابەشی بکەن؟ ئێوە بە سەوزاییەکانی گەڕەکەکانیشدا هاتوون دەیفرۆشنەوە. کامە زەوی دابەش دەکەن؟ لێجیاتی زەوی دابەشکردن بڕۆن هەشتی حسارۆگاوەدان کەنەوە کە دەیان جار بەڵێنتاندا خزمەت گوزاری لۆ ببەن، بەڵێنەکانتان نەبردە سەر. سێەم، لێخۆشبوون لە 20% پارەی کارەبا. چ کارەبایەک، هیمۆلیدە یان پریپەید و سیستەمی زیرەکەکەتە. ئەو سەدا 20 بڕیارە وەری نەگرن، پێشووتر 2 قات و 3 قاتی خستە سەر نرخەکەی. اینجا هاتوون دەیکەنە منەت و دەیکەنە مژدانە، گوایە لێمان خۆش دەبن. چوارەم، لێخۆشبوونی سەدا 20 کرەی ئاو. ئەو ئاوەی بە هاوین تا مزرۆیندۆی و بە زستانیش ماڵەکانمان کاول دەکات. ئەوەش هیچ ئەوەی کۆشی دەکەنەوە بۆ گیرفانی کۆمپانیای تایبەتە نەک خەزێنەی گشتی. پێنجەم، لێخۆشبوون لە غەرامەی مرور بە بڕی 20% لە سەدا 100 ڕسوماتتان زیاد کردووە. لێخۆشبوون بە سەدا 20 ئەوەی بیکەیە مژدانە. ئەوە جاری یەکەم نییە هەر کات بتانەوێ پارە لە خەڵک وەرگرن ئۆفەر و داشکانێک دەکەن، وەک ئەوەی مارکەتتان دانابێت. ناوە داشکانمان لەبۆ دەکەن. لە هەموو سەیتر دەڵێن بڕیارماندا بە لێخۆشبوونی لە سزای دواکەوتنی باز. داشکان نا، بەڵکو سزای تاخیربوون. ئێوەڵا سوپاس منەتباری. دەبێ هەموو لە ئەوە باش بزانن ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوو بە ناوی بڕیاری خوێندرایەوە بانگەشەی هەڵبژاردن بوو بۆ ئاشکردنەوەی دڵی تۆراوی خەڵک. جا ئەگەر دڵت بە بڕیارەکان خۆش بوو، ئیتر لۆمەی کەزمەکە خۆت نەبێ.